خۆشەویستانی کورسات دیون سڵاوتان لێبێ بە خۆشحاڵیەوە لەگەڵ هاوکارانم لە دومین پێشەنگای نێودەوڵەتی ئێرانی لە سلێمانی بەرنامەی ڕاهەنتان پێشکەشەکەین بەهۆی ئەوەی کە لە ماوەی ڕابردوودا کۆمەڵی قەیرانی تون لە هەرێمی کوردستاندا هەبووە بە هۆکارە جیاجیاکان لە ئێستادا هەوڵی جددی هەیە بۆی ئاڵوگۆڕی بازرگانی و هەماهەنگی بازرگانی لە نێوان کۆماری ئیسلامی ئێران و هەرێمی کوردستان و بە تایبەتی شاری سلێمانی گەرم و گوڕتر و جددیتر بکرێت و هەروەها وەک چۆن هەوڵەیە بۆ ئەوەی لەگەڵ کۆماری تورکیاشا بە هەمان شێوە بێت بەڵام ئەو هەماهەنگی و ئەو لێک تێگەیشتنەی بازرگانان کە لەگەڵ کۆماری ئیسلامی ئێرانە هەیە هەم ورتر و هەم جددیترە. ئەمە دووەمین پێشانگای نێودەوڵەتی کەلوپەلی یاخود کۆمپانیا ئێرانیەکانە لە سلێمانی. بزانین مەبەست لەکردنەوەی و پێشەنگایە و هەوڵەکانی داهاتوو تا چەند گرنگە بۆ ئەوەی خاوەنکارانی هەرێمی کوردستان لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران و تەنانەت وڵاتانی تری دەور و بەریش هەماهەنگی بکەن بۆ کاری باشتر و بازرگانی باشتر و بەهێزتر و دروستکردنی هەلی کار و هێنانی باشترین کەلوپەلەکان بۆ هەرێمی کوردستان. بەرنامەی ئەم شەوی ڕاهەند بە میوانداری هەریەک لا بەڕێزان بەڕێز مەلا یاسین وتەبێژی یەکێتی و بەرهێنەرانی کوردستان سوپاس کاک مەلا یاسین، هەروەها بەڕێز کاک یاسین عەلی ئەندامی دەستەی کارجێڕی یەکێتی خاوەنکارانی کوردستان زۆر سوپاس کاک یاسین، هەروەها بەڕێز تورکمان غوڵامی بەڕێوەبەری دومین پێشانگای ئێرانی لە سلێمانی سوپاس بۆ بەڕێزیشتان. کاک مەلا یاسین سەرەتا من لە جەناب تۆ دەست پێ بکەم، ئەمە چی دروست دەکات و چی ئەبەخشێت بە بازرگانی و سوودێکی ئابووریە بێت تەنانەت تاکو ئەگاتە سەر خەڵکیش؟ بەڵێ بەناوی خوای گەورە سوپاسدانەکەم. دیارە بەڕاستی ئەم پێشانگایانە بەرهەمی زۆر گەورەی هەیە. دایما پێشانگاکان لە هەموو جیهاناکاکرێتەوە دوولایەنەیە، بە تایبەتی و پێشانگانەی هەر وڵاتێکی کاتەوە لە دەرەوەی وڵاتەکەی خۆی وەگەوەی ئێستا کە کۆماری ئیسلامی ئێران ئوستانی ئازەربایجانی غەربی کە جاری دووهەمە پێشانگایی نێودەوڵەتیەکەن لە سلێمانی. ئێمە حەقیقەتەن ئەگەر بمانەوێت زۆر بە جوانی تشک بخێنە سەر خاڵە ئەرینیەکانی ئەم پێشانگایە، یعنی کۆمەڵی خاڵی زۆر گرنگ هەیە. ئەم پێشانگایانە لە ڕووی ئابووریەوانێ کە ئەگەر ئێمە بە شێوازێکی هاوسەنگ سەیریکەین، یعنی بۆ بەرژەوەندی هەردوو لامان، بەڵام من جارێ ئیشارە دەکەم بەوەی کە بۆ ئێمە چیتایە. ڕاستە ئەمە نیشاندانی کەلوپەل و کاڵای وڵاتێکی ترە لە هەرێمی کوردستان و لە پارێزگای سلێمانی خۆشەویست، بەڵام ئێمە لە بەرهەمی ئەم پێشانگایانە لە ماوەی ڕابردووە توانیمانە بەهۆی ئەم پێشانگایانەوانەیە سەرەتا دەستکەین بە دامەزراندن و بە بەرهەمێنانی چەند کارگەیەکی پیشەسازی گرنگ لە سنووری پارێزگای سلێمانی کە هەموو ئەو خاڵە ئەرینیانەی کە خاوەن کارگەکان ئەگەر ئێستا جەنابتان لە نزیکەوانێ چاپێکەوتنیان لەگەڵا بکەن بەرهەمی ئەم سەرەتا ئەم پێشانگانە بووە کە لە دوای پرۆسەی ئازادی عێراقەوانێ و دوای ئەوەی کە ڕژێمی پێشوو عێراق و کوردستانی بەجێشت و هەرێمی کوردستان و عێراق لە دەست ئابڵوقەی ئابووری نەجاتی بوو. خاڵێکی تر کە گرنگ تەمان کە من باسی ئەوە ئەکەم، ئێستا هەندێک لەو کۆمپانیا بەڕێزانەی کە ژمارەیەکی بەرچاو کۆمپانیاکانی ئێران ئێستا لێرەن لەسەر ئاستێکی باڵا، هەندێک لەو کۆمپانیانە لە ماوەی ئەم چەند ڕۆژی ڕابردووە بۆ ئەوە نەگەڕاون تەنابێن لێرە کاڵاکانیان ساختکەنەوە، بەڵکو لە هەوڵی دەستخستنی سەرمایەداری هەرێمی کوردستانان بۆ دامەزرانی کارگەڵێ بە دڵنیاوان ئێمە چەندین هەتا لە ماوەی ئەم چەند ڕۆژەیە چەندین ڕێکەوتن و تەنانەت پرۆتۆکۆڵیش واژوو کراوە بۆ دامەزراندنی بەرهەمی ئەم کارگانە لە سنووری پارێزگای سلێمانی. ئێستا سنووری پارێزگای سلێمانی خۆشبەختانە بەهۆی نزیکیمان لە کۆماری ئیسلامی ئێران و هەروەها بەهۆی ئەوەی کە زوو ئیسفادەمان لە تەکنۆلۆژیا ئێران کرد، توانیمان لە ماوەی ساڵانی ڕابردوو لە 130 هەموو پیشەسازی عێراق لەم پارێزگایە دەستەبەر بکەین. بەڵام کاتی سەردانی کارخانەکانمانەکەی، کارخانەی بەرهەمە خۆراکیەکانمان، کارخانەی بەرهەمێنانی چیمەنتۆ، کارخانەی بەرهەمێنانی ئاسن، کارخانەی بەرهەمێنەرەکانی تر بواری بیناسازی، هەر هەموو ئێمە سوودی گەورەمان لە شارە پیشەسازی گەورەکانی کۆماری ئیسلامی ئێران وەرگرتووە. و خاڵێکی تر کە گرنگە ئێمە باسیکەین بەڕاستی پارێزگای سلێمانی بەهۆی ئەم جۆرە پێشانگایانەوانەیە ئێستا ناتوانیوێتی ژمارەی پێوانەیی دەستکەوتنی بریکارنامەی ئەم پێشانگە ئەم براند و ئەم کۆمپانیا ئێرانیان بخۆی دەستە بەرکات. ئەمە
زۆر گرنگە بەڕاستی با خەڵک بزانێت ینی تەوزیفی سوودەکەی پۆلێنکەین خەڵکەوە بزانێت ئێمە لە دوای پرۆسی ئازادی عێراق کە ڕژەمی پێشوو کوردستانی بەجێهێشت ئێمە تیجارەتی ئێمە لەگەڵ کۆماری ئیسلامیێرانە تیجارەتێکی سونەتی بوو لە ڕێگای پیلەوەرەوە بوو ئێمە نەمانتوانی هیچ کاتێ دەستی یەکەمی ئەو کارخانانە ببینین چەند دەستێکێکردن جاگەشتە دەست ئێمە بەڵام ئێستا ئێمە تیجارەتێکی مۆدێرن نەکەین زۆر لەو کارخانانە ئێستانا وەکیلە سەرەکیەکان کە ئەم بەرهەمانە دابەژەکە بەسەر هەموو عێراقا لە پارێزگای سلێمانیەوەیکە خۆشبەختانە پارێزگای سلێمانی تاوەکو ئێستا پتر لە 500 وەکالەتی بەرهەمە ناودارەکانی کۆماری ئیسلامی ئێرانی بەدەستێناوە بۆ نمونە ئێستا بەرهەمی کالا کە بەرهەمێکی شیرەمەنی زۆر بەناوبانگە و ئێران بۆ 80 وڵات زیاتری ئەنێرێ ئێستا لە وەکالەتی عێراق هەموو عێراق لەدەست چەند کوردێکی پارێزگای سلێمانیایە بەرهەمەکانی شەربەتی سەنوێج و چەندین بەرهەمی تری خۆراکی هەیە ئەمە طبعاً خاڵی دووەمەکە زۆر گرنگە خاڵی سێهەم ئێمە ئەو شتێک کە بەدەستیەوە ئەناڵێنین لە ماوەی ڕابردووە کێشەی گەورەمان بووە ئێمە هەمیشە کێشەی کەیفیەتی بەرهەمەکانمان هەبووە بۆ منە زۆر جار هەبووە ئەو بەرهەمانەی کە هاتوتە هەرێمی کوردستانەوانەیە بەداخەوە گلەی و گازندەی زۆری لێکەوتوتەوانێت لە کاتێکا بەڕاستی ئەما بێ ئەو دان بۆ ڕاستیا بنین کۆماری ئیسلامی ئێران ئێستا خاوەنی 700 شاری پیشەسازیە هەزاران کارخانەی جۆراوجۆری هەیە تەکنۆلۆژیای ئێران لە بواری پیشەسازی گەشتۆتە ئاستێکی زۆر زۆر باڵا ئەی بۆچی هەنێک لەو بەرهەمانێکێتە ناو هەرێمی کوردستانەوانێ کوالەتی و کەیفیەتی خراپە جارێکی تر ئێمە لەم پێشانگەیانەوانێ کاتێک هاتین سەردانی ئەم براندانە ئەکەین کاتێک هاتین سەردانی ئەم کۆمپانیا بەناوبانگانی ئێرانەکەین کاچین پیانەڵێن سەرەکە لێرانەوە دەرکەوتووە ئەو خەتە گەورە بازرگان و سەرمایه‌دارەکانی ئێمە بەداخەوانێ بۆچی بازرگان و سەرمایه‌دارەکانی بازرگانەکانی ئێمە ینی ئەوەکەیان لە چیدا بووە هەڵەکەیان لە چیا بووە و هەوڵەکانی بازرگانان لە ڕابردووە چی بربەست بۆ لە بەردەم هەوڵەکانیان مەسەلەن و ئەبوو چیتر بکرێت بەدڵنیایوانێ ئەمە پرسیارێکی زۆر باشە من ژەمەوێەوە خۆی جواب بمانێ زۆر جار ئێمە هەنێک لەو بابەتی نزمی کوالێتی و ئەو بەرهەمانەی کە لەم پێشانگەیانە عەرزەکرێن بە کەیفێتێکی باش بەڵام بەداخەوانێ بە کوالێتێکی خراپێتە بازارەوە هۆکارەکەی ئێمە بۆمان دەرکەوتووە تەبەن ئەم پێشانگانە ئەو سوودەشی هەیە جاری وایە ئێمە لە ماوەی ئەم یەک دو ڕۆژەی کە ئەم پێشانگای کراوەتوانێ و بە ئامادەبوونی دام و دەستگا پەیوەندیدارەکانی حکومەت لە شاری سلێمانی بە حوزوری هەم پارێزگار و هەم قایمقام و هەموو ئەو خۆشەویستانەی کە تایبەتمەندن کاتێک کە ئەچینە لایەن ئەم پرسیاریان لێ ئەەکەین من خۆم سەرمایه‌دارم ئەڵێن بۆ ئەم کەرەستەی تۆ لە بازار ئێمە کەیفێتی لاوازە بەڵام لێرا بە شێوەیەکی تر عەرز کردووە دەرکەوتووە کە بازرگانەکەی ئێمە لەبەرەوەی قازانجی زیاتر دەستکەوێت لە داوای لە خاوەن شەریکەکان کردووە کە کوالێتی بۆ دابەزێنێ بەڕاستی خۆی ئێمە ئەم جارە لە کۆبوونەوەکانمانە ئەمەمان ڕاگەیاندوو بە تایبەتی و کۆبوونەوەی کە دوێنێ لە ئوتێل داوا کردمان کاکمەلاسی نەگەر بێت و ئەم کارگانە بێنێ ئێرە لەقەکانیان بێتێرە ئەمە تا ڕادێک چارەسەر نابێت نەک تا ڕادەیە چارەسەرەکرێ دایمە منافەسە کەی دروست دەبێت خۆی منافەسە لە دوو کاتا دروست دەبێت لە دوو کات زیاتر نییە کاتێکیان کە کۆمپانیایەکی تر منافیسی بێ هەردوو کۆمپانیاکە بیانێ بەرهەمەکانیان لەو شوێنە پیشان بن کە پێڵەن ئەمە لە مستەلاحی ئابووریا پیشاندان زۆر گرنگە عەرزکردن ئەگەر دوو کۆمپانیا بن ئەو دوو کۆمپانیا بە دڵنیایوانێ ئەو کاتە لە منافەسەکردنی یەکترا کەیفێتی موادەکانیانە بەنەسەرەوە دوو هەم شت کە زۆر گرنگە ئەم خاڵەیە کە تۆ باست کرد ئێستانا دەرمانی بەرهەمهێنراوی پارێزگای سلێمانی کە لەلایەن خۆشبەختانە شەریکێکی خۆماڵی خۆمانەوە بە هاوبەشی شەریکێکی دەرمان بەرهەمێنێ ئەو کوالەتی دەرمانی ئێمە ئێستا لە زۆر لە کارخانەکانی کۆماری ئیسلامی ئێران باشترە بۆ یەکەم لە ژێر ڕقابەتێکی گەورەی خۆت باژەزانی چاودێرێکی گەوری وەزارەتی تەندروستی و لایانی تەندروستی شارەکەی منایە دووهەم لە منافەسەیەکی قورسایە لە ناو بازاڕە ئەمانە هەمووی کاریگەری ئەرینی دروستەکەن بۆ ئەوەی ئێمە بتوانین هەم بە نرخێکی زۆر هەرزان کاوە خاڵی چوارەمە باسیەکەم ئەم پێشانگانە ئەمە چوارەم خاڵێکە سوود تەبان من چەند خاڵێکی تریشەیە ئەگەر سەرماکەم مۆزوعی هەرزانبوونی ئەم کەرەستە و پێویستیانەیە ئێستا نامە بۆمان دەرەکەوێت هەندێک جار هەنێک کەرەستە و پێویستی هەیە لە ناوبازارمانیا زۆر گرانە بەڵام کاتێکیتە ناو جەناحی ئەم برابەڕێزەوانێت لەم جەناحەیە سەیری کەرەستە و پێویستەکانەکەی بەڵێ بەدڵنیاوە لەبەرەوەی وەک بۆم باسکردی بەداخەوانێ بە شێوازێکی تەندروست دەم وادانە نەهاتوونەتە هەرێمی کوردستانەوە نرخی کاڵاکان گرانە زۆر باش کاک یاسین گرنگی و پێشانگانە بۆ
ئاڵوگۆڕی بازرگانی بۆ مامەڵەکردنین وە بۆ دروستبوونی هەلیکار چەند گرنگە بۆ سلێمانی و هەرێمی کوردستان. بەڵێ بەنسبەت سلێمانیوانە تەمەنەوە دەواازەیەکی سەرەکیە ئێران بۆ کاڵا داهودەکردنی کاڵا بۆ ناو هەرێمی کوردستان وە ئەتوانین بڵێن ئەمە سوودی بۆ هەردوو لا هەیە، بەڵام تا ئەم کاتی ئێمە قسەی تیاداکەین سوودمەنی سەرەکی جمهوری ئیسلامی بووە و دەوڵەتی ئێران ئێمە چۆن نتوانین ئەو سوودە بەڵێ بەربژێڕین طبیعی ئەو لایەکی دوولایەنەیە لایەکان پەیوەندی بە حکوومەتی هەرێمی کوردستان دام و دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان لە کوردستانە بەشێکیشی پەیوەندی بە جمهوری ئیسلامیەوە کە بۆ بازارکردنی شتومەکەەکانی خۆی و خەڵکی ئێران بۆ ئەوەی کە کەرەسەکانی لێرە بە نزیکترین شوێن و نزیکترین کاتیش ساخاتەوانێ پەیوەندی بەوانەوە هەیە. لە ڕاستیە تا ئێستا سوودمەندی سەرەکی ئێران بووە لە بازرگانیکردن لەگەڵ هەرێمی کوردستانە، چونکە ئەوان بە زۆری کاڵان هاوردە کردو و کەمترین کەرەسەی خاویشیان لێرەوانە بردو بۆ وڵاتەکەی خۆیان، مەگەر زۆر هەرزان بوو بیا لە وڵاتی خۆیان بە نرخێکی زۆر بەرز بوو بێ هاتون کەرەسەی خاویان لێرە کەواتە بێمە لەم بوارەشا قسە بکەین، یانە بێن هەم ڕخنەش بێ هەمیش خاڵە لاوازەکانی ئەو بازرگانیش بخێنە ڕوو. لە ڕاستیە ئەمەی ئێستا کە هەیە ڕوئەدا من بە پەیوەندێکی زۆر استراتیژی نابینم کە پێویستە استراتیژی بێ، چونکە بڵێن ساخکردنەوەی کاڵا بەشێکی گرنگی ئابووری و شغڵە لەگەڵ بڵێن دەستی کارە لەگەڵ کەرەسی خاوەکە ئیکەی بە منتوج و پارەیەکی باشتر دەکات. دەوڵەتی ئێران دەوڵەتێکە ئێستا لەم کاتە خاوەنەوت و غازە و دەستی کرێکارێکی زۆریشی هەیە، دەتوانێت کاڵەکانی زۆر بە هەرزانتر لەوەی کە ئێستا هەیە خاتە بازاڕی کوردستان و عێراقەوە. ئەتوانین بڵێن سلێمانی و ناوچەی ئێمە ئێستا حالێن هەرێمی کوردستان دەواازەیەکی باشە بۆ عێراق و بۆ ناوچەکەش. لەبەرەوە ئێستا ئەو پەیوەندی چۆن لە پەیوەندی کاکمەلایەسینی شتێک باسی کرد لە پیلەوەریەوە هاتووە بۆ پەیوەندیێکی تۆ باشترە ببێ بە استراتیژی ئەم استراتیژی بوونە چۆن دروستە بێت. ئەو استراتیژی بوونە لە ڕاستیە بە قازانجی هەردوو لاش دەبێت، بەڵام پێویستە هەردوو لە هەنگایی بوونێن بە تایبەتی دەوڵەتی ئێران، چونکە لە ڕاستیە ئێستا ناکرێت تۆ کاڵەکانی ئێران بەراورد بکەی بە کاڵەکانی تورکیا یاخود بە کاڵەکانی سووریا. سووریا ئێستا بە کاڵا کەوتووە ئیژنا کاڵای سووریش زۆر هەرزانتر بوو لە بازاڕەکانی عێراق. لە ڕاستیە بە کاڵای تورکیا بە کاڵای چینیا بە کاڵای وڵاتێکی تر، چونکە ئێران سێ چوار ممەیزاتی زیاتریە مواسەفاتی زیاتر هەیە کە ئەتوانێت کاڵا بە باشتر لە ڕووی کوالێتیەوانێ و لە ڕووی نرخی شۆ بخاتە بازاڕەکانی عێراق و کوردستانەوە، چونکە ئەوان وڵاتێکی نەوتین وڵاتێکی غازن و دەستێکی کرێکاری زۆر شارەزان هەیە. ئەبێ ئەومان لەبیر نەچێت دەستی کرێکاری شارەزا زۆر مهمە لە کەرەسای و لاوی کە هاوڵاتی ئەو کەرەسانە بکڕێت. لەبەرەوە ئەم هۆکارانە وەکو خۆی تا ئێستا حەقی خۆی نەدراوەتێ و لە هەرێمی کوردستانیشدا کۆمەڵێک کێشە و مەشاکل هەیە کە پەیوەندی بە استراتیژیەتی ئابووری بینی ئێران و هەرێمی کوردستانەوەیە کە بۆ نمونە چاکردنی ڕێگەوبان ڕاکێشانی هێڵی شەمەندەفەر، چونکەیشێ لە سیفەتەکانی کاڵا بە کەمترین نرخ بگاتە دەست هاوڵاتی بە تایبەتی کاڵای قەبارە گەورە بۆ ناوچەکانی ئێمە پێویستی بە هێڵی شەمەندەفەر و ئەمانە هەیە و هەندێک شتی تریشەیە پێویستە لە چوارچێوەی ئەوەی کە تۆ بتێ پرۆژەیەکی استراتیژی ئابووری لەگەڵ دراوسەیەکدایە لە ناوچەیەکدا گەشەی پێ بدەیت، پێویستە لە بوارەکانی تریشە بە هەمان شێوە هەنگاوی بۆ بنرێت. ئێستا لە ناوچەکەی ئێمە مەسەرەن بۆ نمونە کەش و هەوای ناوچەکەی ئێمە لەگەڵ ئێرانە زۆر لێک دەچێت 100% لێک دەچێت وە گەرمامان پێکەوەیە سەرمامان پێکەوەیە و ئاو بارانمان پێکەوەیە کە زۆر پرۆژە هەیە دەبێ هاوکاری یەکتر بین. ئێستا ناوچەکەی ئێمە دەبینی لە ناوچەیەکان کە کەم ئاوی هەیە، دەوڵەتی ئێران لە دیۆمانە هەندێک ناوچەی هەیە ئاوی زۆرە کە پێویستمان ئێمە بەوەیە هەنگاوی ئابووری استراتیژی پێویستمان بەوەیە بە هاوکاری یەکتر کۆمەڵێک بەنداو دروست بکەین، کۆمەڵێک کەرەسەی کشتتوکاڵی کە زۆر ئەو هەمانگانە من ئەتوانم بڵێم وەکو 2000 نییە وەکو 2010 نییە، ئێستا زۆر لە پێشە، بەڵام لەم ئاستە ئابووری و چڕێکی ئێستا لە دنیا هەیە ئێمە و ئێران زۆر دواکەوتین لەو پەیوەندی ئابووریانە پێویستە ئەمە پەرەی زیاتری پێ بدرێت بۆ ئەوەی یەک هاوڵاتیانی ئێرە کەرەسەکان بە هەرزان بکڕن نەک بە هەمان نرخی تورکیا خود نرخی تورکیا نرخی یەشێتی ئەوروپایە، یعنی ئەبێت یعنی وڵاتێکی نەوتی و غازی بەقوەتی وەکو ئێران و ئەیدیکی عاملی زۆر شارەزا و عمقێکی استراتیژی زۆری هەیە لەگەڵ پیشەوەریە
نرخەکەی کاڵاکەی لە 20 لە نرخی کاڵاکانی تورکیا و یاخود یا بولغاریا یاخو سین کەمتر نەبێت لە هەرێمی کوردستان بۆیە ئەبێ ئەوان حتا یەک شت لێرە مەسلەیەکی تر هەیە کە مەسلەی تێچوون و نەقڵکردنێتی دەبێت ئەوەش چارەسەر بکرێ بۆ ئەوەی ئەگەر بیانەوێ ئێمە سوودمەند بین سوودمەند دوولانە بین تا ئەم کاتێ ئێمە قسەی تا دەکەین ئێران سوودمەند بووە بەڵام ئێرانش دیسانە سوودمەندێکی سەرەکیشە لەم پرۆسەیە بەڵام دیسانەوە ئێرانش دەتوانێت بەم هەنگاوانێکی ئێمە باسی دەکەین سوودمەندێکی دووقات و سێقاتی ئێستا بێت ئەوەی کە ئێستا هەیە زۆر باشە بەڕێز ئاغای غوڵامی مەبەستی ئێوە لەو پێشەنگایە چی بووە و من مەبەستم بوو گوێ لە قسەکانی و بەڕێزانە بگریت تا چەند ئەتانەوێت ئێوە پەیوەندی بازرگانیەکان پەیوەندی ئابوووریەکان لەگەڵ هەرێمی کوردستان و لەگەڵ پارێزگای سلێمانی بەهێزتر بکەن. بسم الله الرحمن الرحیم. تشکر میکنم از بیانات خوب. از قال لك يا خوشم بآخفتن ری حوالي من ينتعنشتم الرونشتنا. فقط مسئله شما رو ندارم. بله. صوت او کاران مودنگی بو حلکن تنها السپیکر کو با صوت بیت بله. همون گویی که دوستان عزیزمون در بیاناتشون فرمودن و اون چیزی که من هر وقت که من گفت او تشتن لمیجی مدابو. کیفیت کالاهای ایرانی او بسکریگا کیفیت کلوپلین ایرانی و هر واب پیوستین خلق لیرا کمار اسلامیانو گلک گرینگی ده به ما فی مشتریان خواه یعنی بکرین خواه دواره تشتین خاردمانی گلک پینگاوین باش و هستیار پینگاوان دا بشه سه تا استاندارد داریم. ام جواره تشتین کلوپلین خاردمانی استاندارد که فرمی ماه سیب سلامت داریم. سیب سلامت ماه و هر وا پروانه و بهداشت آنکو تندرستی ماه که آنها همو نشانه اوه که ایران گریدایی به پسکریکن بکری خواه یعنی گرینگی بکرین خواه ده. اگر دوستان عزیزمون اگر حفاظ ما بعضی کالاهای ایرانی از اگر هنده که حوالی مده بجن کیفیت هنده که کلوپلین ایرانی ده آسته که باشتون نینن من چند روز که در این نمایشگاه خدمت از چند روزه که دوان پیشانگهی ده تنشتا وده بوم بازرگان و تجار ایران دو گوتن امویت تشتیت خازن به قیمت و کیفیت لی او گلک پسکریک و آستانگی چیکن لی مایل نیستن کالای بی‌کیفیت و کالایی که لی بازرگان ایران نخواهد تشتین خواهش بفرین لی امروز خواهدن بازرگان لیره هندک جار داخل تشتین وصل دکن و دبیجن تشتین کوالیتی باش و به قیمت ارزان جمعه کو اوجی با ما باش نینه و کردستانی اینجا منعقد شده من چندی گریبست مگر دو و آمار اومج دو آسته که باش تا بیا اول دو هم پیشانگاه کو ام لیرانه لطنش تا رونشنن او پیشانگاه به هبر کنن به پیشانگاه دی باندور و تاثیر و برفرح بویا لی اوجد وی که نشان ده که بازرگان حرم کردستان گلک حز دکن و دگل بازرگان ایران تشتان بفروشن و بکرن و اوجی گلک دل خوشکره بله بس کریکا اینان وگو استنا کلوپلان حکومت کمار اسلامیان با حرم کردستان هندک دشواری و آستانگی و بربست هنه لی گریدانا ترن آنکو قطار دنابر هر دو ولاتان یه دکارین پنگاوین باش با بیشن کو اوجی ام جنوا دل حزدکن کو چپکن لی ما باوری هيا کو اگر تنی پارزگاه هک ام پیشانگاه که نشان دادن ام چاوره دکن کو او یعنی او استاندارد او گرینگی کوالیتی و پیشانگاه دا بیت برچاف کنن یعنی دبجه پیشانگاه گرب به آوایی که مزن اکادمیک بیت برچاف کردن و هر وا پارزگاه این دنیا عراق چاو وان سر پارزگاه سلیمانی کو چاوان بکاره او چند روز که ام لیره دگل ودا آماده بون گلک دوست محض کن لیره کمپانی خو لیره چیکن یعنی بین دامزران لی آستانگی ها چیکن ئاستەنجەکان چین ئەگەر بیانەوێ کارگەیەک لێرە لە سلێمانی لە هەولێر لە دهۆک لە هەڵەبجەدا بمەزرێنن
ببینید اینجا چند تا مشکلی که من با دوستان که صحبت بزنن من گلک دوستین خو قصه کرد هر نهاد دوی پیشنگاهی دا زیادتر 20 کمپانیا دخوازن بین لیره سرمایه دانن لی صدم اویا که وقتی دین سلیمانی خلق سلیریا چند هنر و شهر هستن میوان پروری خلق سلیمانی باندور هیا یکم شفاف کردن یعنی عرض شوانی عرض دامی کردن عرض جبوی وان و هر وا هزم روی جبوی وان گله گرینگه و او سه چندی بسکری کن کو بازرگان در جان بدلک وکری بینی یعنی آستانگی و کو گلک باشه یعنی اگر زوی هبت و هزی مروی هبت و اتانوت که یعنی اوی که او کمپانیانی لیره هاوبەشیەکەن لەگەڵ بازرگانەکانی شاری سلێمانیە کە کارگەکان ینی ئەوانەی لە بریەوەی لە ئێران لە کارگەیا بێت دروست بکرێت لێرە دروست بکرێت ڕاستیە ئاخفتنە بازارە هەرێمە کوردستانێ کۆمارە ئیسلامیە ئێران دەمە کوردستانە عێراقی دەخواستە دەگەل حکوومەتە ناوەندی عاقب بە هەورە هاتە بگرێدان هەر هەنگیش پەیوەندی مە ئاستەکە باشتمل لێنەها دووارێ چێکردنا سەرماگوزاریە گەلە ئەم گەلێک شەفاف سازیێت هەندێکەنە ڕێکلامێن نەبەجی و پرۆپاگاندان خراپن و دوورن ژ ڕاستیە و ئەوژی تەعسیرێکە باندۆرێکە خراپ لەسەر مەدە هەندێک مرۆڤ ناخوازن هەندێک مرۆڤ دخوازن ئاستەنگیە چیکە مە دڵسار دەکەن گەرە ئەو دڵساری دەنابەرە مەدەشە گەرە خەلک و مرۆڤین سەرمایەدار دەوڵەمەند بێن بە تەلێژانێک زۆر بە مێژ و مۆڕالێک ڕەحەت بێن لێرە سەرماگوزاری دەکەن یەک جوان گرێبەست قەران و دەنابەرە مەدە تێدا ئەڤواژۆکردن ئەم دوێ بارن گەرە حکوومەتە هەردوو حکوومەت هەردوو ئالیان چاودێریە وان گرێبەستان بکەنە هەروە هەرێمە کوردستان یعنی ئەم دڵسار نەمە یەک جوانان یعنی حکوومەتی هەردوو ئۆلێ چاودێری بکەن هەز ئیرو دەوێ پیشەنگای دەبووم هەندێک کۆمپانیای مەزن دنەهادا دوێ پیشەنگایدا هەنە لێ پشتاوە چەندین کۆمپانیا پشتگیریەوە دکەن لێ ئەم ئاستامە شیانێمە هێزامە گەلێک ئاستا هەری بلندایە لێ ئیرو ئەوە دڵخۆشکەرە و هەندێک شومکار ئەنکۆبریکارە دەکەن ئەم گەلێکی خۆش دکەن گەل کوردادا کار و خەبات گەرە ئەو دڵخۆشی ئەو هەست پێکردن دوو ئالی بێ یعنی تەنی یەک ئالی نەبن و هەروە توجاری واجی گەرە بێن پێنگاوان با بێژن دەکوە لێ ئەز ناهادا گرینگی ئەز بێژم پسکرێکێکە کو پێویستە بێژم ئەو ژوورە بازرگانیە بەرفرەکردن و مەزەمکردن هەر پارێزگای گرێدای چەند بنگە هەیە یەک جوان فڕۆکەخانە پێشەنگای ناودەوڵەتی هەر پارێزگە هەیە کو پێشەنگە هەبێ ئەو پارێزگە زوو پێشتکە ئەم دەخوازن ئەو هەندێک ئاستەنگی وەربرستن وێ پێشەنگای وەرن چارەسەرکردن ئەم دەخوازن ئەو پێشەنگای سلێمان دە ئاستەکە جیهانێ دەنگڤەدانێک لە پەی خۆت بینە و ئەمیژ هەنگێوەی دەمێ ئەمی سەرفراز من خیلی ممنون کاک مەلایەچی یعنی ئێستا ئەو پارەی کە لە هەرێمی کوردستان ئەچێتە کۆماری ئیسلامی ئێران بە دیاریکراوی قسەکەمان لەسەر ئەو پێشەنگایە بە تەقریبیان چەندە وەکو بەرهێنەران و ئێمە چۆن ئەتوانین ئەو ڕقەمە بگۆڕین و لە ناوخۆی هەرێمی کوردستانەوە تاوانیش کۆمەڵە گرفت و ئاستەنجیانەوە کۆی کاگیاسینیش باسی کرد بەڵێ خۆی بەڕاستی من 100% تەیدی برای بەڕێزم کاگیاسینەکەم ئێمە ناهاوسانگێکی گەورەمان هەیە لە کاری بازرگانی و هەم سەرمایه‌گوزاری و هەم ئابووری لەگەڵ کۆماری ئیسلامی ئێرانە ئێمە لە ڕاستیە خۆتان باش دەزانین ئێمە لە ساڵی 2003 ڕژێمی سەدام ئەو ڕۆژەی کە عێراق و کوردستانی بەجێهێشت تەحریم بوو بە چەندین ئابلوقەی ئابووری نێودەوڵەتی بەڵام دوای ئەوەی کە لە ساڵی 2005 و 2006 یاسای سەرمایه‌گوزاری دەرچوو لە هەرێمی کوردستانە بە تایبەتی ئەو یاسایی کە پێش عێراق دەرچوو ئێمە وەک هەرێمی کوردستان نەمانتوانی ئیسفادەی باش لە خاڵە بەهێزەکانی ئەو یاسایە بکەین بۆ ئەوەی کە هەرێمی کوردستان بەرەو ئاستێکی واقعی و بەرەنانی بەرین و لەو بەکارهێنەرە سەرسەختەی ئێستای دەرباسکەین بەدڵنیوانێ ئێمە بۆ معلوماتتان بە هەندێک ڕقمتان پێ بڵێن چونکە من بە ژمارانەی کە زۆر جارێمە لە یەکێتی و بەرنانی کوردستان بڵاوەکەنەوانەیە
ینی ژمارەی دیراسەکراون و ینی شایانی باسن لە میدیا باسکرێن ئێمە لە هەرێمی کوردستانە بۆ زانیاریتان ڕێژەی بەکاربەر تاوەکو ئێستا واتەی بە حەقیقی بتر لە 1970 لە 1970 ڕێژەی ئەوەی کە ئێمە بەکاری هێنین بەڵێ بەکارێنین ئی خۆمانە لە 1970 ئەو لە 1970 لە ئێستاە لە سنووری پارێزگای سلێمانی لە 1965 بۆ هەفتای ئێرانە ینی هەموو ئەو پێویستی و کەرستانی کە پێویستمانە لە شتێکی زۆر بەسیتەوە هەتا شتێکی گەورە لە خوار ئیتر بەرهەمە خۆراکی بە یاخود پێویستەکان ڕۆژانەی خەڵک بێ بەدڵناوێمە لە کۆماری ئیسلامی ئێرانە هێنین تەوان بەداخوانێ من لێرە ئەمێ شتێک بڵێم وەک برانی خۆشەویستم باسییان کرد ئێمە لەگەڵ کۆماری ئیسلامی ئێرانە بە تایبەتی ئەگەر سێرێکی ئەو سنوورە هاوبەشەمان بکەین کە خۆی لە 580 کیلۆمەتر سنووری هاوبەشە بینێتەوانێ شارە سنووریەکانمان کە بەیەکەوەن کە پاڵمان ناوە بەیەکەوە یەک کەش و هەوا و یەک ژینگەمان هەیە حتا منتیقی جوغرافیەکانمان یەکێکە بەڵام بەداخەوە هەمیشە لەو بەر کە کۆماری ئیسلامی ئێرانە زۆر بەداخەوە قساکەم بۆ نمونە ئەو بەر ئێمە بۆ نمونە ئەو بەر پێنجوێن کە مەریوانە کاتێکە چی سێرەکە لەو بەر کشتتوکاڵ تەوفیرە پیشە سازی تەوفیرە بەڵام لەم بەر لە لای ئێمە تەوفیر نییە کە چەند کیلۆمەترێکمان فەرقە هەنێک جار دێهاتەکانمان ینی لەم بەرەوەبان یەکترەکەن لەو دی و خێرە لەو بەر ئێمە لەم بەر شتەکانی ئەوان بەکارێنین هەموو شتەکان کاڵا و پێویستی ئەوان ئێمە بەکارێنین هەر یەک ژینگەمانەیە ئەمە پەیوەندی بەچێەوە هەیە خۆی ئەمە لێرەوە من جوای پرسیارەکە توێمەوە بۆچی ئێمە مانگانە هەر بۆ معلوماتت پارەی هەرێمی کوردستان ئەو پارەی کە ئێمە بەکارێنین خەڵک ناچارە بەکاری بێنە ئیتر هیچ چارێکمان نەماوە هەموو مانگێک 410 میلیۆن دلار پارە لەم هەرێمی کوردستانە خەرجەکرێ ناتوانین خەرجی نەکەین باشە لەم 410 میلیۆن دلارە چەندی ئەڕاتە دەرەوە لەم 410 میلیۆن دلاری کامانەوە خەرجیکەین هەمیشە 350 بۆ 360 میلیۆن دلاری ڕۆشتە دەرەوە و بازاری تەبانێ ماتوانین پشتی ئەمە پشڕاستی کەینەوانێ هەموو دوکانە تەبانێمە لەگەڵ کۆماری ئیسلامی ئێرانە بەهۆی ئەوەی کەوان تەحریمن بەداخەوانێ لە ماوەی ڕابردووە تەحریمی زۆر قورسیان خراوەتە سەر ئەو تەحریمەوەی کردوکەمە لە ڕێی بانکیشەوە پارانیان بۆ نانێرین و هەمووی لە ڕێی بازارێکەوە بەناوی بازاری دۆلارێکەوە یاخود بازاری سەرفکردنی دراو لەوانێ بۆیان حواڵاکەینەوانێ سەرڕای ئەوە لەمە خراپتر چییە؟ ینی ئەوە ئێمە هیچ ئەو پارەی کە فەرمانبەرانی هەرێمی کوردستان معاشەکەیان وەرەگرن ئەو پارەی کە یەتە ناو بازاڕەوانێ ئێمە ئەو ڕقەمەی کە باسێکم مەسوولم بەرامبەری وەک سەرۆکی کێتیۆ بەرەنان وە گوتەبێژی کێتیۆ بەرنان بەرپرسم بەرامبەر بەوەی کە 360 میلیۆن دلاری ئێمە هەموو مانگێک بزانە مانگانە ئەبێ ئێمە تەحویلەکەین بۆ ئێران و بۆ تورکیا بە تایبەتی ئەو دوو وڵاتە بەڵام لە هەمان کاتە ئێمە ئێستا کێشەیەکی گەورەترمان هەیە حتا ئەو نیسبەتە کەمەشکە لە بواری ژێرخانە پرۆژەی ژێرخانیمان دروست کردووە پرۆژەی بەرهەمێنانمان هەیە لێرە نیسبەتێکی زۆر کاریگەر و کارمەند و کارگوزارەکانمان ئێران و تورکیایە لێرەوانەیە بەڵە لێشەوە دیسان و زەرێکی گەورەمان لێکەوتووە ئەوەش پەیوەندی بەچێوە هەیە ئەوان تەبان خۆتان نەزانن لەبەرەوەی عملەی ئێرانی ئێستا لە بەرامبەر دۆلاری ئەمریکی دابەزینی گەورەی بەخۆی بینیوە کاتێک کە کارمەندێکی ئەوانە لە لای ئێمە ئیژەکات لێرە بە دیناری عێراقی یاخود بە دۆلاری ئەمریکی معاشەکەی وەرەگرێ معاشەکەی بەرزە بۆیە هەمیشە ئەوە زەرێکی گەوریان لە دەستی کاری ئێمەش داوە خاڵێکی تر کە گرنگە ئێمە باسی ناکەین کاگیاسین ئیشارەتی بە شتێک کرد حەز دەکەم منیش ئەوە بەڕاستی پشڕاستکەمەوە حجمی ئاڵگۆڕی بازرگانیمان لەگەڵ کۆماری ئیسلامی ئێرانە لە وەختی کۆرۆنایە 6 میلیارد دلار لە ساڵێکە لەم 6 میلیارە 4 میلیارد و نیو دلاری ئی کۆماری ئیسلامی ئێران بۆ کەشتی بۆ ئێمە نردووە نردوێتی بۆ سلێمانی لە ڕێی پەروێزخان و حاجی ئۆمەران و باشماخەوە ئێمەش لێرە هەنێکی خۆمان بەکارمان هێناوە کە ترمان نردوو بۆ کوێ نردومانە بۆ شارەکان تری عێراق و هەنێ تەڕانزێتیشمان هەیە بۆ سووریا هەنێشتی ژەنێرین بۆ سووریا سەر لە لای ئێمەوەی نێرن باشترە بەڵام لە بەرامبەرە لە سا 15 ئێمە شدەنێرین چی ژەنێرین ئێمە سوتەمەنیان بۆ ئەنێرین ئێمە خۆمان ئێستانا کارخانەکان ئێمە دەردی کوشندیان ئەوەیە کە بەداخەوە سوتەمەنیان بە نرخی هاندرا و دەست ناکەوێ بەڵام ئێمە لێرەوە ئەنێرین بۆ کۆماری ئیسلامی ئێران حتا ئێمە ئەو گلەیەمان کرد من لە کاتی هاتنی بەڕێز جەواد زەریف و وەفدەکان کە دانیشتنمان لەگەڵاکردن دیارە من نوێنەری کەرتی تایبەت بووم پێم وتم ئێوە ڕێگان نادەن لە وەرزی تەماتەی ئێمەیە کە پێگا لە وەرزی لیمۆیە کە لیمۆ لای ئێمە پێگا لیمۆی عێراقیەتە ناو بازاری سلێمانیوانێ کیلۆی لیمۆ لە ئێرانە زۆر گرانە بێ بەڵام ڕێگامان پێنایەن ئێمە کەرەستەکانمان بنێرینە ناو ئێرانەوە بیفرۆشین ئەمە پەیوەندی بەچێوە هەیە بەڕاستی لێرەوانێ من زۆر حەقی خۆمە ڕوو بکەمە ڕووی دەمم بکەمە سەر و دەمی
هەرێک لە حکوومەت یاریمی کوردستان لەسەرەوە لە خوارەوانێ هەردوو وەزارەتی بازرگانی پیشەسازی لەگەڵ وەزارەتی کشت و کاڵ لەگەڵ سەرچاوەکانی ئاوە ئێمە بەڕاستی ئەوان تەبان ئەیبینن بۆ بەرهەمەکانیان بینیتان چیەکەن ئێمە لە چەند ڕۆژی ڕابردوو لە شاری بانەی خۆشەویست داوت بووین لە کەبانە و مەریوان بۆ بەناوچە ئازاد وەزیرەکانیان کاربەدەستەکانی حکومەتیان زۆر بەدڵسۆزیەن بازاڕەکەنەوە بۆ ئەوی کەرەستەی ئێرانی لەلای ئێمە جێگیر بێن نەک لای ئێمە ئێستا کەرەستەی ئێرانی خۆ هەر بۆ هەرێمی کوردستانیە ئەوان بازاڕەکەنەوە بۆ دەرەوەی خۆیان ئێران ئێستانە کەرەستەی ئێرانی ئێستا ئێمە ڕەفیقێکی خۆشەویستمانەیە لە سنە معمەلێکی داناوە بە ناوی معمەلی بنێشتیوەن بنێشتی کوردی بە شێوازێکی تەندروست و جوانە خاتە ناو پاکەتەوانێ ئەو بنێشتیوەنە ئانێرن بە ئەوروپا حتا ڕێگان بۆ خۆشکردو وەزارەتی پیشەسازی ئەوان شوێنێکیان هەیە لە ناو وەزارەتی پیشەسازیە پێڵێن پێ ئەڵێن بەشی پێشەسازی بچووک یەکێک لە وەکیل وەزیرەکانی ئێران هەر بۆ معلوماتت یەکێک لە وەکیل وەزیرەکانی ئێران تەنها ئیشی چیە سەرۆکی ئەو بەشی پیشەسازی بچووکەیە کە بایەخێکی زۆر گەورادن بە پیشەسازی بچووک ئێمە لە هەرێمی کوردستانە ئێستێمە گیرۆدەی ئەوەین معمەلی ئەگەربایی 500,000 دلار بێ لە لای ئێمە بەداخەوانێ مۆڵەتی پێنادەن ئەڵێن مقاوماتی و بەرنانی تیانە بەڵام لە ئێران ئەگەر معمەلی بای 100,000 دلار بێ ئەوە زیاتر تەشجیعەکەن تا معمەلی بای 50 ملیۆن دلار بێ چونکەم لە هەر وڵاتێکە پیشەسازی بچووک سەرکەوێ ئەو کاتا ئاگادار بێ بە بنەمایەکی زۆر گەورە بۆ پیشەسازی گەورە ئێستا یەک نمونەی بەسیتە دەیەمێ تا ئێستاشی پێوە بێت هەنێ بەرهەمی بەسیت هەیە کە یەتە هەرێمی کوردستانەوانێ ئەو معمەلانە خاوەنی معمەلەکانیان سەرمایی کە بەکارهێنان لەو معمەلە بەکارهێنان ناو 100,000 دلارە بۆ نمونە بەرهەمەکانی پسکیت ئەوەی کە ئێمە ڕۆژانە ئێستانە کوشندەی ئەوەین کە مناڵەکانمان هەمی داوامان لێکە زۆر کارخانە هەیە سەرمایی کارخانەکە زۆر کەمە لە شارە سنووریەکانی ئێمە پیاوێکی بەڕێز خوشکێکی بەڕێز معمەلێکی داناوە بە 100,000 دلار بەڵام ساڵانە با 1 ملیۆن دلار شت بە ئێمە ئافرۆشێ بەڕاستی ئێمە داتایەکمان ئەو ئەڵێ ئێمە زەویمان نییە هێز ئەوان نەخێر ئەوان ئێران وڵاتێکە گەیشتۆ تا عمقی پێشکەوتن لە پەرەپێدانی پیشەسازیە ئێران بۆم باسکردی 100 شاری پیشەسازی هەزاران کارخانەی گەورەی هەیە لە ئێرانە ئێستانە حتا تەنانەت یەدەکی فڕۆکەش لە ئێرانە ئێستا بەرهەمهێنرێ ئێران زۆر چۆتە پێشەوانە لە مۆزوعی پیشەسازیە بەڵام ئێمە بۆ سوود وەرناگرین ئێمە پێویستیمان پێشەموستێ بۆچی لە پێنجوێن کشت و کاڵتەوفیر نیە و بەڵام لەو بەرتەوفیرە بۆ پیشەسازی لەو بەرتەوفیرە لەم بەرتەوفیرنیە یعنی چی من لە شار باژێرە خۆشەویستەکەی خۆما ئەم هەموو بەرهەمی میوەیەم هەیە لە وەرزی میوەیە کە پێگا 2 مانگی سفادەی لێکرێ بەڵام لە ئێران بەهۆی بوونی بەڕاد و کارخانەکانیانەوە هەمیەکەن بە مرەبا ئەوێنێرنەوە بۆ ئێمە سەبەبەکەی ئەوەیە لەلای ئێمە یاساکانی ئێمە ئەو یاسانەی کە یاسای تەشجیعکردنی وەبەرهێنەرە یاساکانی فلێزی و لافلێزی یاسای پاراستنی بەرهەمە خۆماڵەکان بەداخەوانێ ئەم یاسانە تاوەکو ئێستا زۆر بە کردچووکاڵی لەم هەرێمە ئێمەیشی پێکرێ ئەگەرنا حەزەکەم یەک شتە پێ بڵێم تەنها ئەم دوو دیارەم بەرێ ئێمە لە مقاوماتی پیشەسازیە لە مقاومات کشتتوکاڵیە لە ئێران کەمتر نین و حتا بگرە بعضێ شوێنمان زۆر لە ئێران باشترە بەڵام بەداخەوانە گوڵم باس کردین ئەبێ هەرێمی کوردستان هەڵوێستەیەکی زۆر گەورە بکات و ئەبێ لەم جۆرە پێشانگەیانەوە بۆمان دەرکەوێتتر هەرێمەکەی ئێمە ئەوانەی کە لە ماوەی ڕابردووە لە حکومڕانی هەرێمە ئیشیان کردووە هەر کەسێکن ئەبێ بەرپرسیارەتی ئەو دۆخە هەڵگرن تاوەکو ئێستاش ئێمە تەنها لە 13 احتیما دەکەنە سەر کشت و کاڵ و پیشەسازی خۆمان ئەمە بەڕاستی ژمارێکی زۆر کەمە بەداخەوە بەڵێ سوپاس دەکەم کاک یاسین کاک مەلاسین باز لەوە کات 350 ملیۆن دلار ماگانە ئەڕاتە دەرەوە ئەمە پشتی بازاڕی نەشکاندووە ئێمە چۆن ئەتوانین استفادە لەوە بکەین لەگەڵ کۆماری ئیسلامی ئێرانە لە ڕێگەم پێشنگانەوە لە ڕێگەشتی ترەوە لە ڕێگە بازاڕی ئازادەوە ئەم ڕقەمانە بگۆڕین لە ڕێگەی دروستکردنی کارگەوە ئەین چۆن ئەو ڕقەمە گۆڕێ بەڕاستی گۆڕینی ئەو ڕقەمە زۆر تایبەتە بە خۆمان پەیوەندی بە خۆمانەوە هەیە چونکە ئەوەی کە بازرگانیەکە حەزەکە زۆرترین کاڵا هاوردەکە ئەوە حەقی هەموو لایەکی هاوردەکە هەناردەکارە بڵین کە ئێوێ هەناردەی بکە ئەو لایەنی کە ئێستاش کاڵا بۆ ئێمە نێرێ حەزەکە زۆرترین کاڵا بۆ ئێمە بنێرێەوە زیاترین پارە بۆ وڵاتەکەی خۆی بەرێتەوانێ ئەوە حەقیقی مەشروعی ئێرانە و ممارەسەشی کردووە بەڵام بەنسبەت ئێمەوانە بۆ ئەوەی ئەو پارانەی ئێمە لە ڕاستیە هەر پارە نییە و بڵێن ئێمە لە بانقاددایانین با لە شتی باشترە سەرفیکەین یعنی ئێمە هەندێشتە تێ خۆمان دەتوانین بە هاوکاری ئێران لێرە دروستی بکەین لێرە پەرەی پێ بدەین هەم ئێرانەکان ئیسفادەی دیەکەن هەمێمە ئیسفادەی دیەکەین بەڵام شتیتر هەیە لە ڕاستە ئەبێ ئێمە بە پارە بیکڕین لە ئەڵمان بیکڕین لە مەسەرن لە ئەمریکا بیکڕین یا لە ئەوروپیەکان بیکڕین یاخو لە چینەکان بیکڕین بۆ ئێمە ئەوەیە مەسەلەکەی من کە ئەڵێن پێویستی بە هەنگاوی استراتیژی هەیە ئێمە ئێران هەنگاو بنین یعنی لە ڕاستیە ئەم شتەی ئێمە بازرگانی ڕاستە ئێمە 30 ساڵە لەگەڵ ئێرانە بازرگانیەکەین بەڵام ئەم مەسافەیە کە 30 ساڵیشەوە لەو زۆریش بێ بەڵام بە هەموو پێوەرەکانی بازرگانی بە کاتی حسابە
بە هەموو پێوەرێک بە کاتی حسابە بەڵ بە کاتی حسابە ینی وەختیە لەوانەیە لە ئان و دەقا ببڕێ بۆ لەبەرەوەی ئێمە هەنگاوی استراتیژیمان نەناوە یعنی لە ڕاستیە ئابووری پرۆسەیەکە ناکۆکی هەر لەسەر ئابووری مەلاسینە لێسەر لەو بەر گوندێکی پێنجم بانجی ئەو بەری گوندێکی مەریوانە کرێ مەسەلەن لەو بەر هەموو شتێک تەوفیرە لێرە تەواوی ئەمانە بینە سەر ئەوە نابێت شتەکان هەمی خینە سەر یانە باسی کەم و کوڕی خۆمانی تێدا لانی خۆمانی زۆر تێدا بەڵام چونکە بابەتەکە لانی خۆمان نییە بابەتەکە ئەم دیوێت بە هەردوو لا تێکڵە تێڵ چێشەکەینەوانێ ینی لە ڕاستیە ئەوی کە من باسم کرد ئێران پێویستە هەنگاو بنێ هەنگاوی ئابووری بە تەنیا کە بریتە لە بەرژەوەندی شەڕ لە پێناوی بەرژەوەندیە ناکۆکی لە بەر بەرژەوەندیە دوجار ئەبێ بەشتی سیاسی یعنی لە ئاساسە لەسەر ئابووریە بۆیە ئێمە پێویستە یەشێتێکی گەلانی ناوچەکە دروستکەین ئەو یەشێتی گەلانە بە تەنیا بە هەرێمی کوردستان ناکرێت دەوڵەتی جمهوری ئیسلامی دەوڵەتێکی گەورەیە ئەو دەتوانێت ئینسیاتیڤ لە دەستەوە بێت دەتوانێت مبادرە لە دەستەوە بێت دەتوانێت ئەو هەنگاوی باشتر بنێ بە تایبەتی تر ئێمە زۆر مشتەرەکمان هەیە لەگەڵ ئێرانە بەشێک لە گەلی ئێمە کە گەلی کووردە لە ئێرانە 10 ملیۆن کەسە بێت لە ڕۆژئاوای ئێرانە شەریکات لەوێ زۆر کەمە شەریکات لە ناوچەکانی مەشهەد و تاران و ئەوانەیە بە زۆر بە دووری ئەگاتە ئێمە یعنی ئەگەر ئەوان شەریکەکانیان ناهێنە بەشێکی ئەمدی کوردستانی ئێمە کە ئێمە هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان هەموو ڕێگەیەک و کاراسانەیەکی بۆ جمهوری ئیسلامی کردو بۆ ئەوەی کە کارگوزاری و سەرمایە گوزاری لێرە بکات ڕەنگە ئێستا لە ڕووی سەرمایەوانە سەرمای ئێرانی لە ئێرانە باشتر بخرێتە گەڕەوە چونکە لێرە سەرمایەکە زۆرترە ئەوان دەرەخەتی سەرمای ئێرە نادێن بەڵام ئەوان کرێکاری زۆر شارەزان هەیە فەنیاتی زۆر شارەزان هەیە کەوی من ئاگادار من بۆ خۆم لە ساڵی 95 کارگێکی پێڵاوم هێنا کە لەسەر ئاستی کارگەکانی ئەوروپا بوو ئیشان پێکرد بە شەرتێ لەوێ تاسەشدان هێنا بوو لێرە من بۆ خۆم شخصی خۆم 5-6 کارگە قیرم هێناوەدام مەزران و هەمی سنعەتی ئێرانی بووە و ئێستا بە حکمی ئەوەی کە فەنیەکانیان زۆر شارەزان ئێمە لەسەر ئاستی سلێمانی کە ئیشی پێەکەین خۆمان لە ئەڵمانیەکان ئەنجانج باشتری پێ دەرەکەین لەبەرەوە بەڵێ ئێرانەکان یەک کێشەی نییە بۆیە گرنگە ئێمە ئەوە بزانین لە ڕووی سیاسی شەوانە پێویستە جمهوری ئیسلامی بەرامبەر ناوچەکە هەنگاو بنێ چونکە لە ڕاستیە ئەوەتانە ئێمە دەبینین دەوڵەتی تورکیا ئەو هەموو کاڵای لە عێراقی سەرفەکە و شەڕیشمان پێ دەفرۆشێ ینی سنوورەکانمان بردومانەکە ئەمانەکە ئەمە هەمی بۆی کێشەی داخلی خۆیانە خۆ کێشەکە پەیوەندی بێمەوە نییە کێشەیەک لە ناخۆی تورکیا هەیە بۆیە ئەو کێشەیە ڕووی لە ئێمە کردووە لە ئێرانیشە ئێستا ئێران هەنگاوی باشی ناوە زیرەکان هاتوۆتە پێشەوانە کێشەی نەتەوەکانی تقریبا نیمچە چارەسەرێ کردووە بەڵام کێشەی ئیداری و ئابووری کە دوجار سەر کێشەی بۆ کێشەی سیاسی گەورە چارەسەری نەکردووە ئێمەش لێرە کێشەیەکی سیاسی گەورەمانێت چونکە ستاتویەکی مەشروطمان هەیە ئێمە ستاتویەکمانێت تا ئێستا کە نەتەوەیە گرتوەکان بڵێت تۆ ئەمە سنوورتە و ئەمە پارێزگاری دەکرێت بۆیە ئێمە زیاتر لە ئێران پێویستمان بە یەکێتی گەلان هەیە ئەوە چارەسەر ببێ من پێم وایە گەلانی ئێران بە گشتی گەورەترین سوود ئەبینن ئەگەر هەموو دنیا دژیان بوەسێتەوانە ئەم بەشەی عێراق و پارچیان لەگەڵابێت لە ڕووی بازار و هەستانەوانە لە ڕووی ئابووریەوە دەتوانن هاوسەنگێکی باش ڕاگرن و لەسەر پێی خۆیان بوەستن و هاوکاری گەلانی ناوچەکە قەتەرێکە بۆ ئەوان بەڵێ قەتەرێکە بۆ ئەوان هیچ شوێنە بەخە ئێرە گرنگ نییە هیچ شوێنە لە ناوچەکە لە کوردستانی عێراق گرنگتر نییە هەموو دنیا لێرە شەڕێتی 70 ساڵە شەڕە لێرە لە خۆڕانیە هەموو هێزێک دەستێکی لێرە هەیە لە ڕووسەکانەوە بگرە هەتا چینیەکان هەتا چێتە ئەمریکا و تا چێتە ئەڵمان بۆیە لەبەرچی لەبەرەوەی بۆشایەکی زۆر لێرە هەیە ئەو بۆشاییە مافی ئێرانە لە پێش هەموو کەسێکەوانێ سوود لێرەوە بگرێ بەڵام بە مەرجێ یەکێتی گەلانمان هەبێ یەکێتی گەلانمان نەبێ ئێمە ناوچەکە لە خەتەرێکی زۆر گەورەیە ئەوە دەبینین ڕۆژانە لە ناوچەی کەندا و لە ناوچەی سووریا لە تورکیا شەڕ و لەشکرچێشی هەیە ئەمە بۆ ئێمە نییە بەتەنیا ئەمە بۆ ئێرانیەکانیشە لە ڕاستیا ئێمە پێویستمان بە یەکێتێکی ئەنی پرسا اقتصادیەکە ڕەبتی بە سیاست و زۆر ڕەبتی پێوە هەیە بۆیە من دەڵێم ئەم هاوکاری ئابووری ئێمە لە ئاستی پێویستە هەرچی شتێکی ئێرانی هەیە لە بازاڕەکانە دەیبینین و هەموو هاوڵاتیەک حەز دەکاشتی ئێرانی بکڕێت چونکە لە بەڕاستی ئەم نایشارمەوە من لە خواردنی ئێرانی خەڵک لێرە دوودڵ نییە مطمئنە مەگەر ئەکسپەرت بۆ ناو ئێران شتێک دروست بکرێ بەڵێ لە خواردنەکەی لە خواردنی مطمئنە لە دەستی پشتیەوە دەستێک بە دەستێکی ئەمین ێزانێ بەڵامی زۆربەی وڵاتانی تر خەڵک لێرە بازار ڕێبە بۆ کوالەتی کۆنتترۆل ترسی زۆری لێ هەیە بۆیە لەبەر ئەوە ئەم مەسەلەیە نەبووە بە مەسەلەی ئابووری لێمە نەبووە بە پرسێکی استراتیژی ئەگەر ببووە بە پرسێکی استراتیژی باوەڕت بێ ئێستا لە بانە و مەریوان و دەستنە ئەینە شەریکاتی کەسی تارانەی هێنان لەوێت لە نزیکی ئێمە شتەکانی بێ ئێمە دەفرۆشت بۆیە من بانگەوازیەکی برایە نەبوو گەلانی ئێران بەگشتیەوە بۆ دەوڵەتی جمهوری ئیسلامی دەکەم کە لەو ڕۆوانێ لەگەڵ گەلەکەی ئێمە هاوکار بن ئێمە دەتوانین
وەکو گەلانی ناوچەکانی تری ژیان وەکو ڕۆژهەڵاتی دوور وەکو ئەوروپای شەرقی وەکو ئەوروپای غەربی ڕۆژهەڵاتێکی ناوەڕاست بنیاد بنین کە ژیان تیا سەقامگیر بێ چونکە بەڕاستی ژیانی ئێرانەکان و ئێمەش ئێستا لە حاڵەتێکی ئاوارتایە ئەبێ ئەو ڕاستیانە بزانین ئەوەش بە ڕێگەی ئابووری چارەسەر دەکرێت زۆر ئاسانیشە. زۆرم پێخۆش بوو کاک یاسین و کاک مەلایاسین هەم سیاسی و هەم اقتصادیشن دەستان خۆش بێ. ئاغاجان ینی مەسەلەن تۆ چیت بینی لێرە و ئەگەر ڕۆیشتیەوە بیرت لە پێشانگای سێهەم کردەوە ئەتەوێت چیتر بکەیت بۆی ئەمە ڕاستەوە خۆ بێ ئەوە تاو پێشوازیە گەرمە هەیە و دڵنیام ئەمڕۆ ڕۆژانی پێشوش و ڕۆژانی داهاتوش بازرگان هاتوۆتە لای ئێوە ئەتەوێت چیتر بکەن بۆی ئەو استراتیزیەی کاک یاسین و ئەو گرنگجەی کاک مەلایاسین باسێکە ئێوە دروستی کەن. اولی چیز بگم شو بخندید. یه تشتک بگم پی بکنن. آمده دو کسان از یک کسان. درستی آخفتن خوش بی از آخفتن من قبول هیا. لید راستی دا کمار اسلامی ایرانی. چرا حزد که بو ده هرم کردستان تجار این ایرانی پینگاوان باشن. کمار اسلامی ایرانی باوری هیا. من بازرگان اینو باوری اون اوه ده هر جایی که ده هر جایی که کار و خبات با او درجه اولهی و اولکاری چید با ام دگل و جینار و دراوسنه دیرو که ایران نشان داد که هم جاره که اون دم دور پیچ آبورین حکومت رقم ایران ده کیلا گوابن امیش ده کارم پینگا وابشن ام دخوازم والا تک به دستریجی بکسر و ام هون دکارن آلی کار و یارمتی داری مبنه هر با پیوندین دنبال حرم کردستان و کمار اسلامی ایران هند باندور چه نبی یعنی چه کس نکاره آستانگی بربست چکه مگلک پیشانگه ل هر دو وارد چه کرده و ام دکارن پنگاوان باشن لی راستیه که هندک تشتنه هندک حرم کردستان بس کریک ام نکارن سر میدیا بحثا بکن از دخوازم ام هندک رونشتن دای خستی بکن ام نکار حمیل اشکره کن هندک ام نکارن با میدیا پارزگاه اورمی و کنسولگری ایرانی گل حزد کن پنگاوان باشه ام دخوازم لیره هم هنارده او هم سرمایه‌گذاری ما بیا ما سرمایه‌گذاری یعنی ما چند دو هنر و شهرستانی که نیست که او هر و داخازم ام دکارن چکرنو دامزراندن منفعت کو خازان جگزور جبوی سرمایه‌گذار ایران اما او آماده کاری ها که پشتی داویبونه و پیشانگی ام دخوازن جورا و بازرگانی ام دکاری ام کمبونه که انجام دادن ام خوازن هنده پروتکل امضا کنن راستیه که او مدیا که نه بلافت که او تشتن کو ام او پسکری کو آستانگی کن او یا کن ام هندک تشتل میدیان خود بلاف نکن یعنی با شیوه که بخواد لی ام نها بر رای کشتی بر شیوه که اشکرت کنه نه پیوندی پارزگاه سلیمانی و پارزگاه دما پسکری که تیتا پیش پسکری که در سلیمانی تیتا پیش وکو اما پیشنگاه سلیمانی تنی کمپانیا که منفعت نکرد چندی رستوران هتل و خارنگان و تاکسی و چند 4 هتل و خدمات آوا همو تاثیر و باندور ہے و باوری ما دوی دایا حرم کردستان هر و رک بجای زمینی عرض هر و نزدیک این را و هر و او پسکریکن و گوهستان کلوپلان نزدیکتر بوم یعنی واکو نیه ترکیه دورتر جبویوان و باوری ما او خلق ایران و هر و خلق سلیمانی وکو براو خوشکن و دکیلگو تانشتا هون و جبوی سرمایه چکرنی من پسکری که گوسا جواری کمار اسلامی ایران و هر و کمار اسلامی گلک جاران آلی کاریا و پسرای جبوی بازرگانی خود داده دبیجی که ام بکارن د فروتنا هناردن بو ولاتن جنر آستانگی چنبی یعنی بخو بازار کم مسوگر بکن اول وی که نشان کو حسکران ایران نشان داده که دخوازد حرم کردستانی جی پی خواه که ام دانه و پیشنگاه کن دانا ام دکیله گوانه او آمار کن ها بر دست منه او جور آزبارزگانی یعنی
جواری رژه گری بستن ما دا آستا که هری باشتن کمر اسلامی ایران جواری بندافچه کردن یعنی پتروشیمیان پارزن حسن پولا کارابا و هروا چند جواری ده ولاتن آستا هری برزی دنیای نه او حوالی من زانیاری که باش که سر پیش سازی ایرانه امنا گلک دل خوشکره که از دبینم هم دوی پیشانگی دا زیاده ترش 15 میلیون دلار من گری بست خسته من گری دانه اوش دل خوشکره بله او گلک دل خوشکره جبوی پیش روجه هر دو آلیم او نشان داره و یکی کونابر هر بله دو باشه دوایین قسە و سەرنجی بەڕێستان و بەرنمەیە من عرض کنم به خدمتتون بارها از جوار دا بیشم ام چند جرق هاتن حرم کردستان و ایرو 400 نفر و زیاده تر 400 بازرگان ایران مهوانه ونه باوری ما دوی ده که کلوپلین ایران ناس بکن او داخوازم ما و از دخوازمش که بازرگان ایران ورنج نوزگان بسازید با این شرکت نه دبجی وی قیمتی و وی سعری و وی کوالیتن ورنه لیره راستیان جبوی خلکی خو اشکره بکن بازرگان ایران بله هندک سوست ودا استقلال کرم دان جبر کو هندک اگه کلوپلک خرابی باندوره که تاثیر خراب سلمه لو ما بازرگان خلک لیره ضررمند بی باوریا ما او کلوپلین کوتیت ایران او کلوپلین کل ایران تدلگلا کوالیتیو دا آستا که هری باشتا بی که او جی بازرگانی وش گره پینگا بی بابش بله بله ما ام دکارم پینگا بی باشه بجن و آخرین آخفتن من اوه داوی آخفتن تجار بازرگان ایران و بتایبت پارزگاه اورمیه آمادی ما بگن دم که کیم دا کرتا او کسین کود خواستن در حریم کردستان دا سرمایه دانین ام کمبونه که دگل رایدار و کار بدست هر دو عالی مهبی که اوش گلک باشه زۆر سپاس کاگیاسین دو سەرنجی بەڕێستان ئەم پێشەنگا بازرگانیانە زۆر گرنگە و ئەمە سەرکێشێ بۆ پەیوەندیکی ئابووری و من ئەمەوێ لە مەسلەی ئابووریە ئێمە بە تایبەتی مەبەستم کۆماری ئیسلامی و هەرێمی کوردستان هەردووکیان ینی ڕووی ئێمەکو بازرگانان ڕوو لە هەردوودا ئەکەین ینی بە چاو لە یەکێتی ئەوروپاکەن لە ڕووی ئابووری و چیان کرد بۆ حتا هەموو شتێکان لا بردو هاوکاری یەکتر دەکەن هاوکاری گەلان بۆ ئابووری زۆر گرنگە بە هەرەوەزی دەکرێت دەوڵەتی چین بۆ ئاوا پێشکەوت و سەرکەوت دەبەرەوەی ژماری دانیشتوانەکەی زۆرە یعنی جمهوری ئیسلامی دانیشتوانەکەی 8 میلیۆن کەسە ئەگەر 200 میلیۆن کەس هاوکاری بن پێکەوانەیە شتی زۆر گەورە دەکەن یعنی لە ناوچەکە نابێ ئێمە ئەو لێک بدەینەوە بڵێن ئەو لەو دوی سنوورەوەی ئێمە لەم دوی سنوورەوەین یعنی لە یەکێتی ئەوروپا نمونەیەکی زۆر گرنگ و بەرچاوە بۆ سنوورەکانیان لابرد لە ڕووی ئابووری و هاوکاری یەکتریان کرد ئەو وڵاتانی شەریکاتی دیانە بوو شەریکاتیان تادانا ئێستا گەنجانی ئێمە بە لێشاو ڕوو لە ئەوروپا دەکەن ئەمە لەلایەکەوانێ ئێمە لە بیرتان نەچێ بێ لە بیرمان نەچێ ئەوروپا گەلانی ئێرە بەخۆی وەگری ئەداتەوە ئەگەر ئەو کەسانە لای خۆمان بن ئیش بکەن ئەو پەیوەندی ئابووریانە ئەتوانێت لابردنی سنوورەکان لەوانەیە خەڵکانەکان کۆچی پێچوانەش دروستکە ئەگەر لەوانەیە خەڵک بڵێ بۆ یەکێتی ئەوروپا ڕاستە لە ڕێگەکان ئاستەنگی دروست دەکات تا ئاسنەوە بەڵام کە ئاسنەوە وەریان نەگرێ بۆ ئیشی بە بازاڕی ئێرەی پێ گرنگە بۆی ئەو گەنجانەوانێ ئێرە بەخۆیەوە بەسێتەوە بۆیە گرنگە ئێمە لەگەڵ جمهوری ئیسلامیە بکەوینەوەی چۆن لێرە دەستی کار بخینە کار و بەتاڵە نێڵین بە هاوکاری لەگەڵ حکوومەتی هەرێم و حکوومەتە خۆجیەکانە بە دیاربردی پارێزگاری سلێمانی بۆیە زۆر گرنگە ئەمانە بە هەند وەربژیرێ لە داهاتووە کاری لەسەر بکرێ چونکە سەرکەوتنی پرۆژەی ئابووری لە ناوچەیەکە وڵاتێ بە تەنیا سەرکەوتن بەدەست نایەنێ بەڵکو کۆمەڵێ وڵات پێک دێن ئەمە پرۆسەیەکە لە دنیا تەجروبە کراوە لە ئەمریکای لاتین هەروە کراوە و ئەمریکا بۆ گەورەیە لەبەرەوەی 51 وڵات و 51 دەوڵەتە بۆ بەیەک لەبەر ئەوە ئێبێ ئێمە ئەومان لەبیر نەچێ ئێمە لەم گەلانین لێرە بەرژەوەندیمان یەکە بۆیە پێویستە ئەو هاوکاری ئابووریە کرێتە گشتی سپاس دەکەم کاگاسین کاک مەلاسین دوا سەرنجت وڵا پێم باشە لەو ئاخری بەرنامە دووسێ کەلیمەی مفید بڵێم خێتام و میسک بە بەم شێوازە باسی کەم کۆماری ئیسلامی خاوەنی بە ئەندازەیەکی سەیر فەنی موهەندیسی گەورەیە خاوەنی تەکنۆلۆژیاکی گەورەی ئێستانە بەرهەمێنانی پیشەسازی و کشت و کاڵە کۆماری ئیسلامی ئێران ئێستانە خاوەنی تاقەیەکی زۆر گەورەی غاز و کارەبایە ئێمە لە ماوەی ڕابردوو ئەوە سنووری پارێزگای سلێمانی
ئەبێ کۆماری ئیسلامی ئێران سەرڕای ئەوەی ئەوان چەند هەماهەنگی ئێمە بوون و چاکیان لە سەرمانە ئەبێ ئەوان لە بەرچاو ئێمە لە درێژی 550 کیلۆمەتر بە تایبەتی لەم سنوورە بچووکترین کەمترین کێشەمان بۆ کۆماری ئیسلامی ئێران دروست کردووە لە کاتێکە کە بەڕاستی ئەبێ جەنابتان باشەوە بزانن کۆماری ئیسلامی ئێران و کۆماری تورکیا سیاستیان بەرامبەر ئابووری هەرێمی کوردستان و عێراق بەداخۆ یەک سیاستە و سیاستەکەشیان تاوە کوێستە سیاسەتی خنکاندنە بۆ ئێمە داوایان لێکەین بۆ لەمە دووە تەنها ئێمە ئەوان بیر لەوە نەکەنەوەە لە ڕێم پێشانگەیانەوە کاڵا و کەرەسەکانیان بێنە ئێرە هاوکارمان بن ئەوان خاوەنی سیستەمێکی بانکی زۆر بەهێزن خاوەنی گەورەترین شەریکاتی بیمە و تەمینن لە دنیاە ئێمە ئەگەروان یەکەم هاوکارمان بن ئێمە زۆر بە ئاسانی ئەتوانین ئێستاوەتە لە چەند ڕۆژی داهاتوە شاری پیشەسازی عربەت کە خۆی لە 280 کارخانە بینێتەوە بە جددی ئەمە زۆر پێویستیمان بۆ کۆماری ئیسلامی ئێرانە ئێمە دووبارەیەکەمەوە لە کاتێکا کە ئێمە لە سنووری پارێزگای سلێمانی بە درێژی 540 کیلۆمەتر بچووکترین کێشەمان لەم خاڵە سنووریانەیە دروست نەکردو بۆ کۆماری ئیسلامی ئێران و هەروەها جەنابتان باشە بینن لە سنوورمان لەگەڵ تورکیا هەمیشە کێشە و گیرروگرفتمان هەیە بەڵام هەز دەکەین کۆمپانیەکانی کۆماری تورکیا خەریکی پرۆژەی بنیادنان و دروستکردنی پرۆژەن و وەبەرهێنانی تورکیا ئێستا زۆر چوەتە سەرەوە لە هەرێمی کوردستانە بەڵام وەبەرهێنانی کۆماری ئیسلامی ئێران هیچ گەشەی نەکردووە بۆ ئێمە ئەو ئینتیزارە گەورەمان هەیە بەڕاستی چونکەم هاوسەنگی زۆر مهم بە لە تیجارەتە هاوسەنگی زۆر مهمە لە تیجارەتە ئەگەر ئێمە لە داهاتووە بە تایبەتی لەم 4 ساڵی کە من لێرەوانێ پڕ بەدڵ پیرۆزبایی لە بەڕێز جەنابی ڕێیس جمهوری تازای ئێران ئیبراهیم ڕەیسیەکەم هیواداری نەم 4 ساڵ چونکم لە بانگەشەی هەڵبژارنەکەی من خۆم ئاگام لێ بوو بانگەشەی بۆ کرد کە خاڵی بەهێزی جەوهری ئابووری دروست دەکەن لەگەڵ وڵاتانی دراوسەیە هیوادارین چیتر ئێمە لەمە دواتەنها ئینتیزاری ئەومان نەبێ کاڵا و پێویستیمان لێرانەوە بۆ بێت چونکە ئێمە هەزار گەنجی کاکەزانە دەرچووی زانکۆ پەیمانگاکانمانێ و 6 ساڵی حکوومەتی هەرێمی کوردستان تاوەکو ئێستانە هیچ دامەزرانێکی نەکردووە ئەگەر کەرتی تایبەت بەهێز نەبێ دەیان کارخانە دانەمەزرێنین دەیان پرۆژەی جۆرا دروست نەکەین ئەی ئێمە ئەو هەموو دەرچووی زانکۆ و پەیمانگانانە بەرەوکوێ بەری زۆر سپاس بۆ بەڕێز کاک مەلایاسین زۆر سپاس بۆ بەڕێز کاک یاسین عەلی زۆر سپاس بۆ بەڕێز ئاغای تورکمان غولامی سپاس بۆ هەر سێ میوانی ئازیزم بە هیوای ئەوەی کە تێگەیشتێکی باش و هەمانگەشی باشتر دروست پێلانی کەمە کۆی گوتمان بۆ دروستبوونی کارگە و دروستبوونی هەلی کار و ئەو گەنجانە بستنە سەرکار بینەرانی خۆشەویست لا دوێمی پێشەنگای نێودەوڵەتی ئێرانی لە سلێمانی بەرنامەی ڕاهەندمان پێشکەشکردن لەگەڵ هاوکارەکانم بە هیوای سەرکەوتن بۆ هەموو لایەکتان ئەمانەتی خوای گەورە بن خواتان لەگەڵ